خۆشەویستانم ئەو کاتتان شاد ڕۆژی یەکشەممە لە ستانی وەسکانسن لە باکووری وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا چەکدارێک تەقە لە پەرستگایەکی سیخەکان دەکات و لەو ڕووداوەدا 6 کەس دەکوژرێن و هەروەها 3 کەسیش بە خەستی بریندار دەبن. یەکێ لە بریندارەکان ئەو ئەفسەری پۆلیسەیە کە تەقەی لە هێرشبەرەکە کرد و کوشتی. هاوکاتی تاوتوێکردنی بەڵگەکان لەلایەن کاربەدەستانی خۆجێیی و فێدراڵیەوە لەناو پەرستگاکەدا واتە شوێنی تەقەکردنەکانی ڕۆژی یەکشەممە خەڵکی جۆراوجۆر لە مەیدانی ناوجەرگەی شاری میلواکی وەک پرسە و ماتەم دەربڕین بۆ ئەو 6 کەسەی لە ڕووداوەکەدا کوژران و هەروەهاش نزاکردن بۆ ئەو سێ بریندارەی لەبارێکی خراپی تەندروستیدان. مناڵان لە دەوروبەری کاتژمێردەی سەر لە بەیانی خوێندنیان هەبوو، تەنانەت نەماندەزانی ئەو مناڵانە لەکوێن. یەکێک گوتی وانەیەکیان هەبووە، نەماندەزانی لەکوێ و چیش ڕوودەدات. خانم کاور لە ڕێی فەیسبووکەوە بە ڕووداوەکەی زانی و دەست بەجێ لەگەڵ هاوسەرەکەی و کشەکەیدا هاتنە پەرستگاکە بۆ دڵنیا بوون. سپاس گوزاریانم، مانای وایە هەموو کەس خراپ نین. کۆمەڵگایەک هەیە ئەو خەڵکەن کە مرۆڤایەتی لە پێش ئاینەوە دادەنێن. هیچ مەبەستێک نازانم لە پشت ئەم ڕووداوەوە بێت، بەڵام ئەگەر پەیوەندی هەبێت بە شێوازی ڕەوانینی کەسێکەوە ئەوە یانی ئەو ئەمریکایە نییە کە بیرمان لە ژیان دەکردەوە تێدا. ڕاندی برایس بەشداری لەو مەڕاستیمەدا کرد کە دروشمی وەسکانسن فرمێسک لە ڕێژێت تیایدا بەرز کرابووەوە. دەڵێ ڕووداوەکە دووچاری شۆکبوونی کرد هاوشێوەی سیخەکان. ناتوانم بیرەوە بکەمەوە بۆ کەسێک دەچێتە ناو پەرزگاکەوە. خەڵکەکە ئاهەنگی لە دایکبوونی کینویان دەگێڕا، خواردن بە خۆڕایی دەدرا بە هەر کەسێک لەوەی بووایە. پێشوازی لە هەموو کەسێک کراوە، خەڵکێکی ئاشتی خواز نازانم هیچ مانایەکی نییە. خەڵکی تریشە بوون لە هەوڵی ئەوەدا بوون تێبگەن هۆکاری ڕووداوەکە چی بووە کەوەها زوو پاش ڕووداوی سینەماکەی کۆلۆرادۆ کە 12 کەسی تیادا کوژران دروست بوو. میلواکی شارێکی ئارامە، ئەم جورە ڕووداوانە لە هەموو شوێنێک شیانی ڕوودانی هەیە. ئەورورا لە کۆلۆرادۆ شارێکی بچووکە، بیرمان دەخاتەوە ژیان کورتە. هاوکاتی گەڕانی لێکۆڵەرەوەکان بە شوێن سەرەداوەکانی ڕووداوەکاندا زۆرێک لە سیخەکان لە وەسکانسن هێشتاش لە شۆکدا دەژین و میدیاش سەنگنی و سەرنجێکی زۆری خستوەتە سەر کۆمەڵگای سیخەکان لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکادا.